سیانزەی ئابی 2016 و لە کاتێکدا لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی گەنجانەوە گەنجان ئاهەنگیان دەگێڕا. ڕفاندن و دواتر تیرۆرکردنی لاوێکی ڕۆژنامەنووس لە شاری دوهۆک بووە هەواڵی گەرمی دەستگاکانی ڕاگەاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش پڕ بووە لە وێنەی ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکە. ڕۆژنامەنووس وەداد حسێن عەلی ڕۆژی شەممە لە شاری دوهۆک دوای دەرچوونی لە ماڵ لەلایەن چەند کەسێکی نەناسراوە ڕفێنرا و دواتریش لەسەر ڕێگای نێوان دوهۆک سیمێڵ بە کوژراوی دۆزرایەوە. بەپێی قسەی کەسوکارەکەشی شێوازی کوشتنی وەداد دڕندانە بووە و ئەو ڕۆژنامەنووسە لەژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستداوە. وەداد حسێن لەدایکبووی ساڵی 1970 شاری دوهۆکە و وەک پەیامنێری ئاژانسی ڕۆژنامەوانی ڕۆژ نیوز کاری ڕۆژنامەوانی کردووە. بەوتەی سەرنووسەری ڕۆژ نیوز پارتی و دەستگا ئەمنیەکانی دوهۆک لە پشت تیرۆرکردنی وەداد حسێنەوەن. هەروەها شنە فایق سەرنووسەری ئاژانسی ڕۆژ نیوز لەبارەی تیرۆرکردنی وەداتەوە ڕایگەیاند بەو پێی لە سنووری دەسەڵاتی ئەوەندایە پارتی بەرپرسیارە لە تیرۆرکردنەکە و پێویست ناکات سیناریۆی هاوشێوەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانی دیکە بۆ وەداد دابڕێژێت و کەیسەکەی بەلارێدا ببرێت. تیرۆرکردنی وەداد حسێن کاردانەوەی فراوانی بەدوای خۆیدا هێنا و لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی تیرۆرکردنەکەەوە زۆرێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و سەندیکا و فراکسیۆنەکانی پەرلەمان و ڕۆژنامەنووسان کوشتنی ئەو ڕۆژنامەنووسیان ئیدانە کرد و بە شەرمەزاریان ناوەزەند کرد. لەو نێوەندەشدا ئەوەی بێدەنگی هەڵبژاردووە پارتی دیموکراتی کوردستان و ڕێکخرا و دەستگا و کەناڵەکانی سەر بەو حیزبەیە و بەڕستەیەکیش بەلای ئیدانەکردنی ئەو ڕووداوەدا نەڕۆیشتون. دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و 5 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان و سنتەری میترۆ ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و چالاکوان و ڕۆژنامەنووسان لێڕای ئیدانەکردنی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حسێن دووپاتیشی دەکەنەوە. لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان ئازادی بۆتە مۆتەکە بۆ تاکی کورد و هەرجارە و لە شوێنێک دەستی تیرۆر و ڕفاندن و ئەشکەنجەندان گیانی ڕۆژنامەنووسێک دەکاتە قوربانی و دۆسیەکانیشان بە پاساوی سیناریۆی جیاجیا ون دەکرێت. لە بەشێکی بەیان نامەکەی دەستەی سەربەخۆیی مافەکانی مرۆڤ لەبارەی تیرۆر وەداد حسێنەوە هاتووە داوا دەکەین هەرچی زووە دەستگا ئەمنیەکان لێکۆڵینەوەی ورد لە ڕووداوەکە و چۆنیەتی جۆری ڕفاندن و کوشتنەکەی بکەن و بکەران و تاوانبارانی بدۆزنەوە و ڕادەسی دادەگا بکرێت و دواتریش بۆ ڕای گشتی بڵاو بکەنەوە. لای خۆشیانەوە کە سوکاری ئەم ڕۆژنامەنووسە ڕای دەگەێنن بەپێی لێکۆڵینەوە سەرەتاییەکان وەداد ئەشکەنجە دراوە و کارەبای لێدراوە و ئاسەواری چەقۆش بەسەریەوە دیارە. برایەکی وەداتیش دەڵێت براکەیان چەند جارێک لەلایەن ئاسایشی پارتیەوە بان کراوە و تەنانەت جارێکیان پیان وتووە ئەمە دوایین ئینزارە پێدەدرێت پێویستە هاوکاریمان بکەیت. دەربان حسێن برای وەداد حسێنی ڕۆژنامەنووسی تیرۆرکراو ئاشکراشی دەکات بنەماڵەکەیان بڕیاریان داوە تا تاوانبار دەستگیر نەکرێت و ئاشکرا نەکرێت تەرمی وەداد بە خاک نەسپێرێت و تا ئێستا تەرمەکەی لە پەیمانگای دادی پزیشکیە. چاودێرانی ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان جەخت دەکەنەوە ئازادی ڕۆژنامەوانی لەژێ هەڕەشە و مەترسێکی جدیدایە و کوشتن و تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە و سەردەش عوسمان و کاوە گەرمیانی لە ڕابردوودا و ئەمڕۆژ تیرۆرکردنی وەداد حسێن لە شاری دوهۆک ئەوە دەسەلمێنێت زنجیرەی کوشتنی ڕۆژنامەنووسان و کەپکردنی دەنگی ئازاد درێژەی هەیە و بەو پێش بکوژەکان نادۆزرێنەوە دۆسیەکانیان بەلارێدا دەبرێت دەسەڵات لە پشت تیرۆرکردنەکانەوەیە.